بسم الله الرحمن الرحيم. الحمد لله وصلى الله وسلم على سيدنا محمد رسول الله وآله وصحبه ومن والاه. ربنا لك الحمد كما ينبغي لجلال وجهك ولعظيم سلطانك. آمين. مامۆستایانی بەڕێز بەردەوامین لە سەر جەنگی بەدر وانەکانی ڕابردوو ئاماژەمان کرد بەوەی کە هەردوو ڕیزەکە بەرامبەر بە یەک وەستان دوایەوەی کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم سوپای موسڵمانانی ڕیز کرد و لە هەر لایەک سێ کەس چووە دەرەوە. یەکەم جار سەرانی قوڕێش داوای هاوتاکانی خۆیانیان کرد لە ئەنسار لە موسڵمانان چوونە دەرەوە. دوایی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم گەڕاندنیەوە سێ کەسی تری نارد. ئەوە بوو لەوێ ئاماژەکانی سەرکەوتنی موسڵمانان دەرکەوت کە موسڵمانان زاڵ بوون بەسەر ئەوانە. بێگومان جەنگەکە بەردەوام بوو ئەو ڕۆژە بە وەتیرە و بە هێز و تەوژمێکی زۆر سەخت و کاریگەر. لە جەنگەکە ماوەیەک بوو کە دەستی پێکردبوو هەر لە سەرەتاوە ئاماژەی سەرکەوتنی موسڵمانان و شکستی سوپای کوفر دەرکەوت. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کە بینی سوپای قوڕیش بەرەو تێشکانە چێ بڕیارێکی دەرکرد. ئەوش فەرمووی مەرج نییە ئەوەی کە ئەیگرن یا پێگەن بیکوژن. هەندێک لە بەنو هاشم هەیە، هەندێک کەسایەتی هەیە لە قەبیلەکانی ترن، ئەوەندەی کە ئەتوانن دەستیان لێ بپارێزن و مەیان کوژن، چونکە فەرمی من ئەزانم بە زۆر هێنراون، خۆیان ڕەغبەتیان نەبووە لەوەی کە بێن لە دژی ئێمە جەنگ بکەن. فەرمووی ئەگەر کەسێک تابینی لە بەنی هاشم مەیکوژن، چونکە ئەوانە بە زۆر هێنراون. هەر کەسێک ئەبول بەختەری بینی لە هەندێک کتێبە هاتووەڵێ ئەبول بوختوری، بەڵام خۆی بەختەریە ڕاستیەکەی. هەر کەسێک ئەبول بەختەری بینی بانەی کوژێ. جا باسیەکەین چی بووە؟ هەر کەسێک عەباسی کوڕی عەبدولمەتەلیب کە مامی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بینی بانەی کوژێ، چونکە بە زۆرە ملێ و بە ناچاری ڕووگیریان کردووە بۆی کە هاتۆ بۆ جەنگەکە. بۆچی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ڕێگری کرد لە ئەبول بەختەری کوڕی هیشام کە خۆی ناوی ئەلعاس بن هیشام بوو، کوڕی حارث بوو. لە سیرەی ئیبن ئیسحاق هاتووە ئەڵێ کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ڕێگری کرد لە کوشتنی لەبەر ئەوە بوو کە لە سەردەمی جاهیلیە کە لە مەکە بوو پێغەمبەر صلی الله علیه و سلم هیچ کاتێ ئەبول بەختەری ئازاری پێغەمبەری نەدابوو، قسەیەکی زبری بەرامبەری نەکردبوو، سزای هیچ کام لە هاوڵانی نەدابوو. ئەبول بەختەری تەنانەت ئەبول بەختەری یەکەم کەس بوو کە سەحیفەکەی قوڕیشی هەڵوەشاندەوە. سەحیفەی قوڕیش ئەوە بوو پەیماننامەیەکیان مرد کردکەوە پێغەمبەر صلی الله علیه و سلم لەگەڵ قەوم و کەسوکار و هاوڵانیان وە دەرنا بۆ شیوی ئەبوو تاالب ماوەیەکی زۆر چەند ساڵێک گەمارەی ئابووریان خستە سەریان نەیانێشت هیچ شتێکیان بۆ بچێ. ئەبول بەختەری یەکەم کەس بوو کە گەمارۆکەی شکان دووتی کاکە من خواردن و شتومەکیان بۆ ئەنێرم. ئەم هەواڵە گەیشتە هاوڵان کەوا پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە جەنگاکەیە بانگەشەی ئەوەی کردووە یاخۆت فەرمانی ئەوەی کردووە خەڵکانی بەنو هاشم و ئەبول بەختەری و عەباسی مامی ئەوانە نەکوژن و دەستیان بۆ نەبن. ئەمە لە ڕاستیە هەندێک لە ئەسحاب یەکێک لەوانە ئەبوو حودەیفەی کوڕی عوتبەی کوڕی ئەبی ڕەبیعە کە کابرایەکی موسڵمان بوو تەبعەن، بەڵام باوکی موشریکێکی سەرسەخت بوو لەگەڵ پێغەمبەر صلی الله علیه و سلم. ئەبوو حودەیفەی کوڕی هیجرەتی کردووە بۆ مەدینە. ئەم تەبعەن هەندێک قسەی کرد، قسەکان ئاماژە بوو بۆی کە ناڕازی بوو بە بڕیارەکەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم. گوتی ئێمە باوک و برا و کوڕ و کەسوکارمان دەست لێ هەڵبگرین و بیان کوژین و بەڵام دەست لە عەباس پارێزین، واللهی ئەگەر لە هەر شوێنێکا بیبینم بستی بە قەرز نام و ڕێکشم شێ لە گەردنی توندەکەم وی کوژم. ئەم وتەی ئەبوو حودەیفە گەیشتە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم. پێغەمبەریش بە حیکمەت و دانایەکەی خۆی ڕوو کردە ئیمامی عومەر وتی ئەبا حەفس. بۆ یەکەم جار پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بە ئەبوبەکری فەرمووی ئەبا حەفس یا ئەبوو حەفس. کچێکی هەبوو ناوی حەفس بووە نەبوو حەفسە کە چی بوو خێزانی پێغەمبەر بوو صلی الله علیه و سلم. وتی ئەی باوکی حەفس بە زۆر بە نەرمی و لەسەرخۆیی ئیمامی عومەری دوان کە ئیمامی عومەر کەسێکی تند و زبر و ئاوان سەخت و سەختگیریەکی تیا بوو لە مامەڵەیە. وتی ئەی ئەبا حەفسێنی عومەری کوڕی خەتاب، ئایا تۆ پێ و خۆشە بەوەی کە ڕوو وەجهی مامی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم شمشێری لێ بدرێ؟
ئیمامی عومەر فەرمی یا ڕەسوڵ الله کێوای وتووە وتی وەڵا بیستمەوە کە ئاوایان وتووە وتی یا ڕەسوڵ الله لێم گەڕێن ئەوانە منافقن با بچم بە شمشێر بەم لەگردنیان پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمی نە نەکەی شتیوانەکەی بۆیە ئەبوو حودەیفە لە دواییە کە زانی هەڵەی کردووە زۆر پەشیمان بوتی وەڵڵاهی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ڕاستەکە ئەوانە بە زۆر هێنراون واللهی مەگەر شەهید بوون ببێتە کەفارەتی ئەم قسەی کە من کردم دەرەک بە پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەوە بوو لە دواییە لە ڕۆژی یەمامە لە سەردەمی ئەبوبەکری سەدیقە ڕەزا و ڕەحمەتی خۆیان دەبێ لە تەمەنی 56 ساڵیە شەهید بوو گەیشت بە ئاواتەکەی خۆی کە خۆی ئەیوت ئەو قسانی کە من کردومە دش بە فەرمانەکەی پێغەمبەر وەستامەوە مەگەر بە شەهید بوون لە پێناوی خۆی پروردگارە من ئەم گوناهی خۆم بسڕمەوە. طبعاً هیچ کەس نەکوژرا لەوانەی کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمی مەیان کوژن هەمیان بە زیندوێتی مانەوە جگە لە ئەبول بەختەری کوڕی هیشام ئەویش خۆی تەسلیم نەبوو چیرۆکەکەی وابوو کە هاوڵێک بە ناوی مجەذەری بەلەوی ئەمە سەحابێ بوو لەگەڵ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەبول بەختەری بینی کە ئەبول بەختەری بینی لە جەنگەکە وتی بۆستە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم هەواڵێکی داوە سەبارەت بە تۆ مژدەیەکم پێ بڵێن ئەویش ئەوەیە کە تۆ نەکوژرێت و دەسێ لێ پارێزین ئەویش گوتی ئەبول بەختەری وتی ئەی جونادەی لەیسی هاوڵم یەکێکی لەگەڵا بوو ناوی جونادە بوو جونادەی لەیسیان پێوە ڕەفیقی ئەو بوو سەران لە قوڕیش بوو گوتی نا هاوڵەکەت نا تەنها تۆ دەسێ لێ پارێزین گوتی نابێت من و ئەو پێکەوە دەبێ بکوژرێن وتی منەوە قوبوڵ ناکەم یا ئەبێ هەردووکمان پێکەوە لێبوردنمان بۆ دەرچێ یاخود ئێمە هەردووکمان ئەبێ بکوژدەین وتی من تااقەتیەوە نییە بچمەوە بۆ مەکە یا هەواڵ بدەی بە مەکە ژنانی مەکە گاڵتەم پێ بکەن بڵێن ئەمە لە پێناوی ژیانی خۆیان دەستی لە هاوڵەکەی هەڵگرت مجەذەر ئەڵێ ئیتر دەستی کرد بە شمشێربازی لەگەڵمانە کۆڵینەیە بە ناچاری کوشتمان بە ناچاری خۆی و هاوڵەکەیمان کوشت اینجا چۆ بەلای پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم وتی یا ڕەسوڵ الله ئەبول بەختەری کە تۆ باسی کرد ئاوا بوو کۆڵینەیە وتی ئەبێ هاوڵەکەی ترشم لەگەڵ ما پارێزراو بێ ئیتر شەڕی کرد لەگەڵمانە ئەو جەنگا و هەتا ئەو کاتێک کە ئێمەش کوشتمان و دەسەڵاتمانەوەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بڵێ چیکە ئەو جەنگا و ویستێتی ئەمان بکوژێ ئەمانش ناچار بوون کەەوە بکوژن عەبدوڕەحمانی کوڕی عەوف طبعا هەندێشتی سێ ڕیوایەتێک لەناو غەزوەی بەدرا ئێمە ئاماژە بە هەندێکیانەکەین ئەڵێ طبعا ئومەیەی کوڕی خەلەف ناوتان بیستۆ لە سیریا هاتووەکێکە لە هەرە موجریمەکان ئومەیە کەسێک بوو کەسێکی کە تەیزنی تێکسمڕاو بوو کەی سەزادا لە سەردەمی نەفامیە لە مەکە بیلالی حەبەشی سزادا زۆر بە شێوازێکی سەخت طبعا عەبدوڕەحمانی کوڕی عەوف ئەڵێ جارێکیان لە مەکە ئەڵێم خۆی ناوی عەبدی عەمر بوو ناوی عەبدی عەمر بوو عەبدوڕەحمانی کوڕی عەوف ئەڵێ پێغەمبەری کە بوومە موسڵمان پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ناوەکەی کردم بە عەبدوڕەحمانی کوڕی عەوف جارێک کاتی موسڵمان بووم ناوەکەم گۆڕی ئاوا جارێک لە مەکە ئومەیی کوڕی خەلەف منی بینی ئەڵێ بینیمی گوتی ئایا دژ بە ناوێک وەستاویەوە کە دایک و باوکت لێیان ناوی ئەوە بێوەفایی نییە ئەوە سپڵەیی نییە ئەی عەبدی عەمر بۆ ناویان ناوی عەبدی عەمر ئێستا هەڵگەڕاوی تۆ لە دایک و باوکە ناوەکەی خۆ کردو بە عەبدوڕەحمان ئەڵێ پێم گوت من عەبدوڕەحمانم جارێکتر بەو ناوە باغم نەکەی جا ئومەیە گوتی من ڕەحمان ناناسم کاکە ئیتیفاقەکەن ڕەحمانە نازانم چیە تۆ باسی چەکەی من نایناسم بەڵام ناوتەنێم عەبدولئیلاه ئەڵێ وتم ئەمەیان هەر باشە مادام ئیلاهە شەرخوای گەورەیە ئەوە پێم بڵێ عەبدولئیلاه باشە قوبوڵمە ئەڵێ لە جەنگی بەدرا ئومەیەم بینی لەگەڵ عەلی کوڕیا بوو لە جەنگی بەدرا شپرز بوون نەیانەزانی چی بکەن دەستی کوڕەکەی خۆی گرتە بوو ئەڵێ بەلایەنە تێپەڕیم کە هەندێ غەنیمەم لەسەر شان بۆندێ درع و شمشێر و ئەو جۆرەشتانم گرتە بوو عادەتەن لە شەڕاشت زۆرە بە غەنیمە ئەگیرێ بەسەر شانمەوە بوو ئەڵێ ئەڕۆشتم خۆ شەڕی ئەوسا وەکو ئێستا نەبووە کابرا لە دووری 500 متر 1000 متر 2000 متر هەر بە فیشک بکوژێ جاری وایە بەلای یەکان ڕۆشتون هەتا شمشێرەکان پێ نەگەیشت بێ ترسیان لە یەکتری نەبووە ئەڵێ بانگی کردم یا عەبدی عەمر ئەڵێ ئاورم لێ نەدایە چەند جارێک ئاوای وت ئاورم لێ نەدایەوە لە دواییە بە ناچاری وتی عەبدولئیلاه
منیش ئاوڕم لایەوە وتم ها چیتەوێ زاڵمی ستەمکار وتی ئەمە چییە بەسەر شانتەوە ئەوە بۆ چییە وەرە من بکە بەدیل خۆم و کوڕەکەم ئیتر لە دواییە کە بەرمانێن کۆڵە پارەتانێنی خۆ بە پارە بەرەڵامانەکەن ئەو کاتە سیستمەکەەوە بۆ دیل بە پارە بەرەڵا کراوە ئەڵێ منیش ئەوەی کە بەسەر شانمە بوو فرێممە وتم وڵا خۆ ڕاستەکە ڕەنگە پارێکی باشمان دەست بکەوێ ئەنجاڵێ دەستی خۆی و کوڕەکەیم گرت تا بیان بەم بەرەو لای پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئاوا ئەڵێ لەو کاتەیە بیلالم بینی بیلالی حەبەشی ها ئێمەی بینی ئەڵێ هەناسەیەکی هەڵکێشا وتی ئەی سەری کوفر حاڵت چۆنە ئێستا جا قسە مەشهورەکەی کرد لا نەجەوت و ئین نەجا ئەڵێ وەکوی بمبرم ئەگەر ڕزگارە بێ لە دەستم من بمبرم ئەگەر ڕزگارە بێ لە دەستم شتێکی ئاوای گوت ئەڵێ گوتم ئەی بیلال ئەمانە دوو دیلی منن وازیان لێ بێنە سزای بیلالی زۆریا بوو سزای موسڵمانانی زۆریا بوو سزای عەمار و سومەیە و یاسر و ئەمانەی زۆردا بوو ئەم زاڵمی ستەمکارە لە دڵی دەرناچوو ئەڵێ ویستم بیان پارێزم بەڵام بیلال هاوڵانی ئاگادار کرد جەنگاوەرانی ئیسلامی ئاگادار کرد ئەڵێ کوڕەکەیم بەرەڵا کرد بۆی بۆ مەشغوڵ بن بێن ئومەیە واز دەبێن تا بێن بۆ لای پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەڵێ هاوڵان زۆر داخلە دڵ بوون هاتن وتیان ئەمە هیچ توانایەکی نەماوە بۆیە ئاوا ئەیەوێ دیل بێ و تەسلیم بێ پەلامماریان ناو کوشتیان کوڕەکان کوشت ئەڵێ خۆشی زۆر قوزوتم دانیشە بۆ ئیبی پارێزمە چی چۆنەکە بێ بەڵام هاوڵان هاتن پەلاماریان دا و ئەویشیان کوشت لەویا ئومەیەش کە سەری کوفر بوو کۆتایی پیات ئەبوو جەهل هەمووان ئەزان کە لە مەکەوە بانگەشەی سەماکاری و شەرابخۆری و سەربڕینی وشتر و پاشان گۆرانی و گاڵتەکردن بە ئیسلام و خوا و موسڵمانان و ئەو جۆرەشتانە بانگەشەی ئەوەیە کرد کە ئەبوو جەهل بوو هات دوای ئەوەش کە کاروانەکە ڕزگاری بوو کاروانەکەی قوڕیش هەموویانی هەڵپێچاوتی ئەبێ هەمووان بێن بۆ جەنگەکە ئیمامی بوخاری لە عەبدوڕەحمانی کوڕی عەوف و چیرۆکێکی سێرمان بۆ گێڕێتەوە کە ئەڵێ کاتێک من لە نێو ڕیزەکانی جەنگی بەدرا بووم دوو مناڵم بینی هەرزەکار بوون هەرزەکار یعنی ئەها 15 ساڵ و 16 ساڵ و ئەوانە باسی هەندێکمان کە براکەی سعدی کوڕی ئەبی وەقاس و مەجموعەیە بوون کە تۆزێ جسمیان هەبوو هەرچەند مناڵ بوون پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ڕێگەی دان ئەڵێ دوو مناڵ بوون لە دەسە ڕاست و دەسە چەپم هاتنوتیان مامێکیان ئەرێ ئەبوو جەهل ناسیت ئەزانی لەکوێیە وتی پێم وتن ڕۆڵە ئەبوو جەهلتان بۆ چییە وتی خوا بیستومانە وتیان بەخوا بیستومانە زۆر ئازاری پێغەمبەری صلی الله علیه وسلم شتی کردووە بەسەریا جنێوی پیاوە قسەی زۆر ناشرینی پێوتووە سوێن بەخوا ئەگەر بیبینم یا من یا وتی ئەمەی دەستە چەپیشم بە هەماشی ئەوە تێی کوتان بەدەستی وتی لەکوێ ئەبوو جەهل بەس پێمان بڵێ لەکوایە ئەڵێ منی سەرسام بووم بەوەی کە سەرکردەیەکی وا گەورە چواردەوری بە هەموو چەکدارە تەنراوە بەڵام ئەڵێ شپرس بوو بوون ریزی سوپای قوڕیش شپرس بوو بوون دوو مناڵی ئاوا بچکۆلە بێن بڵێ ئێمە ئەمانەوێت بچین ئەو بکوژین لە کاتێکە چواردەوری تەنراوە بە سوپا بە حیمایە قائیدی هەموو سوپاکەی قوڕیشە سەرکردەی هەموو قوڕیشە ئەڵێ پێم سیر بوو ئەڵێ منیش دەو کاتێ ئاوا چاومی گەڕاوتم ئەوە ئەبوو جەهلە ئەڵێ ئاماژەم پێکرد ئەڵێ ڕاستەوخۆ بە شمشێر جاڵێ چۆن هەڵۆ ئەڕوا بەرەو نێچیرەکەی ئەڵێ ئاوا ڕۆشتن بەبێ ئەوەی کە بترسن بەبێ ڕاوەستان بەبێ ئەوە هیچ شتێک ڕایان گرێ بەخۆیان و شمشێرەوە چوون هەر یەکسەر فرسەتیان لێ هێنا و پەلاماریان نا گەوزانیان لە خوێنا و ئەبوو جەهل جسمێکی هەبوو ئەوش قەبە بوو ئەڵێ کەوتە سەر زەوی جا ئەڵێ ئەنجا یەکسەر بە دڵخۆشی بە شمشێری خوێناویەوە چوونە خزمەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم یەکی کاوت یا ڕەسوڵ الله سەری کوفرم کوشت ئەبوو جەهل ئەوی تریانی وتی یا ڕەسوڵ الله من کوشتم ئەڵێ پێغەمبەری خوا صلی الله ئەم وتی من کوشتم ئەوتی من کوشتم پێغەمبەری خوا صلی الله وسلم وتی شمشێرەکانتان سڕی بوو دوای ئەوەی کوشتان وتیان نەوەڵا کە سێری کرد شمشێری هەردووکیان خوێنی پێوە بوو دیار بوو بە هەردووکیان لیان دابوو کە کوشتوبیان پێغەمبەری خوا صلی الله وسلم یەقرارێکی وتی هەردووکتان کوشتوتانە ئیتر پێشبڕکێ ئەو جۆرەشتانە مەکەن ئەوەی کە جێی سەرنجە مامۆستانی بەڕێز ئایا ئەم منداڵە چۆن پەروەردە کراوە لەسەر خۆشەویستی پێغەمبەری خوا صلی الله وسلم بێت ژیانی خۆی بخاتە مەترسیەکی ئاواوە بڕوا سەرکردەی هەموو سوپای کوفر
کە 1000 چەکدار لە دەور و پشتێتی لە نێوەندی ئەو سوپایە بچن فرسەتی لێبێن بۆیکەوە بیکوژن چ هێزێکە چورەیەکە طبعاً بەدەم خۆشە کاتێکە ئەچیتە شەڕەوە شەڕ بەدەم خۆشە ترس و تۆقانی زۆری تایە کەسێکە لە تەنیشتی ئەپێکرێ شەهید دەبێ کەسێکە بریندارە بێ کاتێکە ئینسان تێگەشتێ کاتێکە بەرسیتە بێ کاتێکە ترس و بیم داتەگرێ هەر بەدەم خۆشە چوونە نێو جەنگەوە ئەو کەسانی ئەزمموی زۆریان هەیە چاک تێگەن ئللا ئەبێ بیر و باوەڕێکە بێ ئەبێ هێزێکی پاڵنەر هەبێ بۆ ئەوی کە ئینسان ئەژنووی نشکێ و بەرامبەر بە دوژمنەکەی بوەستێتەوە زۆر کەسێ بانگەشەی ئەوواکە کە بچێتە جەنگەوە بەڵام کە ئەڕوا جاری وا هەیە ئەژنۆیشکێ ئەوە بینراوە شتی وا و نمونەی وا زۆر زۆرە و هەوڵیان داوە بەڵام لە دوایە دەمی وشکە بێ ئەژنۆ لەرزەی پێکە بێ اینجا ناتوانێ بڕوا قاچی وشکە بێ شتی لەو بابەتە زۆرە هەیە چۆتە شەڕەوە نەیتوانی و هیچ شیشەکێ بەکاربێنێ شمشێرێ بەکاربێنێ کە بینێتی خەڵک خوێن ڕژاوە ئەمەش خوێن گرتوێتی وەستاوە تا کوژراوە داماوە یاخود دیل کراوە ئیتر ئەمە لە سەرەتا شاوتێتی چون بۆ شەڕ و بەس لە شەڕەکەی تر فەقیرە ئەوەی لێ بەسەر هاتووە بەهەر حاڵ ئەوەی کە جێی سەرنجە بریتە لەوەی کە مناڵ چۆن ئاوا پەروەردەکەی لەسەر خۆشەویستی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم چۆن ئاوا پەروەردەکەی لەسەر ئەوەی کە گیانباز بێ و گیان فیدایی بکات لە پێناوی ئەم ئیسلام و لە پێناوی ئەم پێغەمبەر و لە پێناوی ئەم پەیامەیە بۆیە ئەبوو حەسەین نەدەوی 4 کتێبی هێستا چیرۆکی منداڵانە هەمووی ئەوانەی سەحابەیە لەگەڵ تابعین لەگەڵ هاوەڵان چیرۆکە قورئانیەکانە دەری هێناوە لەم 4 کتێبەیە هەر هەمووی داناوە ئەبێ مناڵ لەسەر ئەم چیرۆکانە سەرەتا گۆش بکرێ و هەروەها پەروەردە بکرێ معاذی کوڕی عەمر کوڕی جموح معاذی کوڕی عەفراء ئەم دوانە بوو ئەو دوو گەنجەیکەوە ئەبوو جەهلیان کوشت و لە خوێنی خۆیان گەوزانیان طبعا ڕێوایەتێک تراڵێ عەبدوڵای کوڕی مەسعود کوشتێتی کە ئەمە ئیبن حەجەری عەسقەلانی لە فەتح الباریە وەڵامەیەتەوە ئەڵێ هیچ دژبەیەکێکی تیانی ئەمە ئەڵێ دوو مناڵەکە لیان داوەکو لە بوخاریە هاتووە لیاندا خستیان کە خستیانی تر کۆتایی پێ هاو بەڵام گیانی دەرنەچوو بوو ئەو کاتە عەبدوڵای کوڕی مەسعود ئەڵێ کە چوومە سەری پێشەوەی کە گیانی دەرچێت بینیم لەسەر زەوی کەوتووە خوێنی لێ چۆڕێ ئەڵێ قاچم خستە سەر ملی عەبدوڵای کوڕی مەسعود ئەڵێ قاچم خستە سەر گردنی جا لەو کاتەیە قوتە مەشهورەکەی ئەبوو جەهر ئەڵێ لەقەد ارتقیتە مرتقا صعبا یا ڕوەیعی الغەنم هەی شوانە چکۆلەکە قاچ خستە سەر شوێنێکی زۆر سەخت و قورس ئاوای پێوت ئەبوو جەهل بەڵام لەژێر قاچیا بوو خوێنی لێ چۆڕا جا عەبدوڵای کوڕی مەسعود پێم وت هەل ئەخزاکە الله یا عەدوو والله دوژمنی خوا ئایا خوا ڕسوای کردی تەواو ئیتر توش فێری بووی بە عیبرەت ئەوە گوتی خوا بۆچی منی ڕسوا کردووە بەشێک لە قەومەکەی خۆم هاتوو منیان کوشتووە و تەواو ئیتر بۆچی خوا ڕسوای کردوم لەو کاتانێشە ئەبوو جەهل تەسلیم نابوو وتی باشە ئەبوو جەهل لە عەبدوڵای کوڕی مەسعودی پرسی لیمەنی دائیرەة یا ابن مەسعود وتی دائیرە بۆ کێیە یعنی سەرکەوتن بۆ کێیە کێ زاڵە ئەمڕۆ لە جەنگەکەیە بێ ئاگا بوو وتی خوا و پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پاشان عەبدوڵا لەو سەردەمەیە وا بووە عەبدوڵای کوڕی مەسعود ئەڵێ یام لە گردنی سەریم بڕی و بردم بۆ لای پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم وتم یا رسول الله ئەمە بوو کە ئازاری هەمووانیەدا یا رسول الله ئەمە بوو کە ئێمەیە کوشت یا رسول الله ئەمە بوو کە خوێنی ئێمەی ڕشت یا رسول الله ئەمە بوو کە ئێمەی دەربەدەر کرد ئەمەیە دوژمنی خوا و پێغەمبەری خوا و هاوەڵان و دژمنی پەیامەکەی خوای پەروەردگارە طبعا ژمارەی شەهیدانی مسلمانان 14 کەس بوون لە مسلمانان 14 کەس بوون هەندێک بریندارش هەبوو ئەوانەی کە شەهید بوون 6یان لە مهاجرین بوون و 8یان لە ئەنسار بوون تەنها 14 کەس لەو جەنگە گەورەیە لە مسلمانان شەهید بوون لە مشتریکەکان 70 دیلیان هەبوو 70 کوژراویشیان هەبوو جگە لە بریندارەکان ئیتر یان بە پاژمری خۆیانەوە ئەوان ڕایانە کرد و ئەڕۆشتن بە ئەسپ و وشتر و ئەوانەوە غەرغارێن مەیدانەکان بەجێ هێشت و ڕۆشتن دیلەکانی خۆشیانیان بەجێ هێشت سەرانی قوڕژ نەیانتوانی بەرگری لێ بکەن پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمانی کرد کە لاشەی سەرانی قوڕیش بخرێتە قەلیبی بەدرەوە یا قەلیب هەردووکیەوەترێ قولەیبی بەدرەوە بیرێکی گەورە بوو و حەوزێکی گەورەوە بوو بەڵام وشک بوو ئاوی تیانە بوو سەرانی قوڕیش وەکو
ئومەیە وەکو ئەبوو جەهل و وەکو شەیبە و ئەم جۆرەشتانە ئەم جۆرە کەسانە خرانە ناو ئەو چاڵە گەورەوە ئەوانی تریان چەکدارە ئاسایەکانیان هەر لە مەیدانی جەنگەکەیە کران بە ژێرگڵەوە و هەروەها موسڵمانانیش بێگومان شەهیدەکانی خۆیانیان ناشت. پاشان پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لەسەر قەریبی بەدر وەستا و فەرمووی ئەی ئەبوو جەهل کوڕی هیشام، ئەی عوتبەی کوڕی ئەبی ڕەبیعە، ئەی شەیبەی کوڕی ڕەبیعە، ئەی ئومەیەی کوڕی خەلەف، هەل وەجەدتم ما وعدەکم ڕەبوکم حەقا، ئەو پەیمانەی کە خوای خۆتان بە ئێوەی دابوو بەدیتان گرت بەجەستە بوو، فقد وجدت ما وعد ربي حقا، من ئەو بەڵێنەی خوای پەروەردگار بە منی دابوو ئێستا بەرجەستەی و لە بەرچاومە وا بە چای خۆمەی بینم کە شکستی ئێوە سەرکەوتنی ئێمەیە. وتیان یا رەسوڵ الله تۆ خەڵکی باڵانکەی کە نابیستن، وتی سوێن بەخوا ئەوان باشتر قسەکانی من ئەبیستن تا ئێوە، ئەوان ئێستا باشتر قسەکانی من ئەبیستن هەتا ئێوە، بەڵام ناتوانن وەڵام بنەوە. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم عادەتی وابوو لە دوای جەنگ 3 ڕۆژ ئەمایەوە لە مەیدانەکەیە، کاتێک کە جەنگەکە تەواو بوو 3 ڕۆژ ئەمایەوە لە مەیدانەکەیە. بۆچی ئەمایەوە؟ بۆ چەند حاڵەتێ بوو. یەکەمیان بۆی ڕوبەڕووی هەر هێرشێکی پەرچەکردار و پێچەوانە ببێتەوە کە احتیمال هەیە دوژمنەکان بیکەن، یعنی تۆ سوپایەکە هەیە دوژمن شکاوە ڕۆشتووە، تۆ بێ یەکسەر ئاوا بگەڕێیتەوە، ڕەنگە پێشە لێ بگرن خۆیان کۆکەنەوە، ڕەنگە بێن لە دوا پەلامار بن، 1001 کەینوبێن هەیە لە جەنگا، بۆ ئەوەی ئەو حاڵەتە ڕوونەیە لە مەیدانی جەنگ و سەنگەرەکەیە هەر بمێننەوە. دووهەمینیان بۆ تیمارکردنی بریندارەکانە بە ئیسراحەت. لە کاتی جەنگا کەسێک کە برینە دەبێ خێرا برینەکەی پێچرێ، بەڵام کەمانەوە لەو شوێنەیە دوایی ئەو برینا خوێنی لێچۆڕێ بە شێوازێکی باشتر برین پێچەکەیان بۆ ئەکەن. پاشان بۆ ناشتنی شەهیدەکان، ئەو جار بۆ شاردنەوەی کوژراوی بەرامبەر و هەروەها آخر خاڵ بۆ کۆکردنەوەی غەنیمەکان کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم هەموو غەنیمەکانی کۆکردەوە و کاری غەنائیمی ئەسپەردەی یا سپارت بە یەکێک لە هاوڵان بۆی کە کۆی کاتەوە و پاشان دابەش بکرێ بەسەر هاوڵانە. بەم شێوەیە جەنگی بەدر کۆتایی هات، ماوەتەوە سەر مامەڵەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لەگەڵ دیلەکانی بەدرا چۆن بوو. هەفتەی داهاتوو ئینشاءالله و بابەتە پێشکەشەکەین و جەنگی بەدر کۆتایی دێوە چینە سەر وانەیەکینەوە. وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين.